دەمەقالێکی خێزانی کوشتنی باوچانی لێ دەکرێتەوە. باوم لە ژۆرێ دەرکێک لە سەرخۆکریدا بوو ئەزام لە داکەمیدا داهاتە دەرێک کلاشکۆفی لەم ڕاکێشە لەما بینی منەوەی گر بوو کلاشکۆف پەنجەم پێکەت و پەنجەم لە سەهر نەگیرا نازانم چەند بوو لە تەقی بۆ دزیکردن دەچن بەڵام خاوەن ماڵ دەکەوێتە سەر ڕێگەیان و گولەیەکی لێ دەن و برینداری دەکەن. کابراکە سەبان من سیلەقم سوار کرد و پێم گوت نەیتە پێشەوە دووسێ جار پێم گوت نەیتە پێشەوە بەڵام ئەو پەلەماریدام. گەنجێک باز لە هۆکارەکانی ئاڵوودەبوونی بە مادەی هۆشبەر دەکات و پەشیمانیەکانیشی دەخاتە ڕوو. حتما پەشیمانم مخدراتی زمانەیەکی نییە هیچ ئیستفادەشی نییە باز ئەوەندەی زیان بە تو دەگەینی و زیان بە ژیانت دەگەینی و لە عایلەت دەکەوت لە کەسوکارت دەکەوت. شرۆڤەیە و بابەتان دەکەین لە کوردستان بوشال لە پرۆگرامی تاوان و سزا. تیمی پرۆگرامی ئەمجارەشمان پێک هاتووە لە بەڕێز سالم سەباح دزەی ئەندامی داواکاری کشتی هەروەها پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی پسپۆری بواری دەروون زانی لەگەڵ عەمید جەبار ئەحمەد بەڕێوەبەری بەڵگە و تاوانی هەرێم. کەیسی یەکەممان کوڕێکە لە دەمەقاڵەیەکی خێزانی گولە لە دەستی دەردەچێ و باوکی دەکوژێ بەداخەوە. بام ڤیدیۆ سیرکەین ئینجا گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکان. ئەمە 7 نەفەری لەمارە احتیاجێژین بەس معدل لەمارەمە کێشەیە نازانم با معدل کێشەی دروست دەکات لێ نەدا و جوو نەداتێ و ناری قسەی لەگە خەرچی بکەین چینە دەرێ و تا بەخۆم یەک بەخۆم وایدم زۆر گەورەیە چوومە دەرێت تەلەفۆنەوە کردمەیە گەورەوە مارێ نەسێ دەرێ جێمدایە بە جێمە کرد کێشەم نەما ئەمە سێ برایانە لەگە دوو خوشتی دوو براشم ناتەواوە یەکەچیان تووشی نەخۆشی دەرونی بووە یەکەچیان کێشەی نەبوو بەس ئەفزان لەگەر بینە بردەی بابم نەیدەش زۆر تێکەری خەرچی بی تێکسو حالیان زۆر تێکسو نەفسیان کەلچی نمە مشکلی نفسی دایمە تووڕە بوو دەستگە لەگەرەوەی حەبی دەخوارد مخدراتیشی لەکڕی هەمزارێ لەهینەوە مارە لە مارە احتیادی دەیکێشە احتیادی لە پێشەمە بەس کاکەمە نەوێران قسەی بکەین معدل کلاشکۆف لێ ڕاکێشان مشکلی ئەوڕۆ ئەوە مشکلی ئەوڕۆ نییە ئەوە مشکلێ لەمێژە هەموو ڕۆژێ مشکلێ ئەوڕۆم لە مارە نەم ساعت 12:45 بۆ هاو ئەفزام هاتمەوە باوم لە ژۆرێ دەرکێک لە سەرخۆکریدا بوو ئەفزام لە داکەمیدا بە قۆنداخە کلاشکۆفان داهاتە دەرێک کلاشکۆفی لەم ڕاکێشە قەولو بچمە دەرێ گوێم نەدایە من کلاشکۆفی لەم ڕاکێشە داچم نەهێش تەقی لەم بکە ئەم بخارم تا کلاشکۆفەکەم لێ وەرگرت لەما بینی منەوەی گر بوو کلاشکۆف پەنجەم پێکەت و پەنجەم لە سەهر نەگیرا نازانم چەند بوو لە تەقی ئەوانە دوایش تەلەفۆنم لەو شوڕتای کرد بەخۆ هاتە دەرێ کلاشکۆفی ڕاکێشا لە من ئەگەر لێم وەرنەگربا ئەمنی دەکوشت و داکمیشی دەکوشت و خوشکەکەمیشی دەکوشت کاگۆگر بەخێر بێت چۆن زانیتان ئەو ڕووداوە بەڵێ 6 دای 2019 دوای ئەوەی کە لەلایەن خەڵکی گەڕەکی قەڵاتی نوێ پەیوەندیمان پێوەکرەکەەوە حاڵەتەکەیە کە حاڵەتەش تەقیکردنە لە ماڵێک دەست بەجێ مفارزەکانی بنکەی پۆلیسی بنەسڵاوە سەر بە بەڕێباتی بەشی پۆلیسی قەزای دەشتی هەولێر چوونە شوێنی مەباست دوای ئەوەی کە لێکۆڵینەوەی دەرکەوتکەوە کەسێک هەساوە بە کوشتنی کەسێکی تر کە ئەو کەسێکە کوژراوە باوکی بکوژەکەیە
دواتر ئێمە لێکۆڵینەوە کارمان دەست پێ کرد دەستمان بەسەر ئەو چەکی تاواندا ئاگرکەوە لەوێ نەکەشدا دیارە لەگەڵ ئەو کەستانەی کەەوە لەگەڵ چەککە بووە وەکو ئەو مەغزن و فیشک و پاشماوەی چەکەکەەوە دواتر پەیوەندیمان بە برارمان لە پۆلیسی بەڵگە و تاوان کرد کە ئێمە عادەتەن هەر حاڵەتەکی وا لە ڕوو بداتن ئێمە تەنها شوێ کۆنتترۆلی شوێنی محل حادث واتە شوێنی ڕوودا و دەکەین دواتر چەند تیمێک ئاگدار دەکەین بۆ نمونە تیمی بەڵگە و تاوان دێن لێکۆڵینەوە لە شوێنی ڕووداوەکە دەکەن خۆیان دەستکاریمان کرد تەنانەت تەرمەکانشمان تەرمەکەش لە شوێنی خۆی مابوو تا ئەو کاتێکەوە پۆلیسی بەڵگە و تاوان دێر شوێنی کاری خۆیان دەکەن ئەو کات دەگەڕێنەوە دواتر ئێمەش دەست بە ئیجرات و ڕێکارە یاساییەکان دەکەین کردنەوەی پەراوی لێکۆڵینەوە دەستگیرکردنی تا لە نزیکی دەوروبەری ئەو ماڵەمان پرسی بۆ نمونە دراوسەیەکان تیا مختاری گەڕەکەیان زانیاری تاو بودماوەگرت ئەو ماڵە بە زۆرینەیان نەخۆشی دەروینیان هەیە تەنانەت خودی کوژراویش کە ناسنامەی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەیە لە چارەسەرکردنی بەشی دەرونی واتە ئێمە دەبێ ئەو ڕوونکردنەوانە هەمووی ڕێک بخەین وەکو ئەوە لە ئەستۆی لێکۆڵینەوەدایە. جەنابی دادوەر ئەو کوڕا لە ژوورێک بووە شایدی هەیە ئێستا حەز دەکەم بۆم باسکە ئەگە شایدی هەبێت چۆنە ئەگە شایدی نەبێت چۆنە بەو چێشمە چێشمەیەکەوە دێ ڕای کێشایە و محاولی کرێ بم کوژیتنەوە و کلاشکۆفم لێستان دێ و بەرگری ما بینمە تەقب کرا و بەروی تۆ کوژرایە ئەوە دەکەوێتە بابی ئەوەی کەەوە کوشتنی هەڵە بیتن وەکو سەرەتایەک بەس ئەمە نازانین ئایا راپۆرتی پزیشکی چ دەڵێتن چەند فیشک تەقیە بوو دووری تەقەکان چەندە ئەوانە راپۆرت پزیشکی هەروە بەڵگەی تاوانیش ئەوان زیاتر شارەزانە لە چی کێسەکە بزان کوونیە وەگەر شایدیشی هەبێتن شایدەکە تەبان بەقۆتر دەبێتن دەلیلەکانی بەس ئەگەر شاید نەبێتن دەلیلەکان زەعیفتر دەبێت مەسەڵەن شایدی بەڵگە بە ئەو کاتە پشتان زیاتر بە بەڵگەی تاوان و بە جەبار دەبەستن کە کاک جەبار لە کەیسێکی ئاوا زیاتر لە دوای چی دەگەڕن لەو ڕووداوە مەسەن لە دوای کولە کلاشنکۆفیان شێوەی کەوتنی مردووەکە چۆنە زیاتر بڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 کە ئەم بەرنامانە تەمەشاکەن و ئامان جێمەش هەمووی ئەوەیە کە خەڵکەکە وەکو بەڕێز جەنابی دادوەر باسی کرد ڕۆشنبیریەکی تەواویان هەبێت لە بارە یاساییەکان و هەر کاتێک کە زروفێکی وادێتە پێش چۆن معالەجە بکرێت ئێمەش لەگەڵەوەیان هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە تاوان کەم بکرێتەوە ئەم بەرنامانە هۆیەکەی ئەوەیە ئامانجەکەی ئەوەیە کە تاوان تا بتوانرێ بە ڕێگە یاساییەکان پێشکەش بکرێت نەک خەڵکەکە خۆی انتقام بکاتەوە بەنسبەت ئەم کەیسەوە تەبیعی کێشێکی کۆمەڵایەتی زۆر ناخۆش بۆ کە ڕووی داوە کەسێک کە باوکی خۆی بتوانێت بکوژێت تەبیعی گەورەترین تاوانە و گەورەترین سزاشی هەیە لە یاسای سزای عێراقیە کە عقوبەکەی دەگاتە عقوبەی ئەعدام ئەمە ئەم ساڵ ئەمە دووەم تاوانە تقریبان ئێمە ئاگامان لەیە کە کەس فەرع ئەسلی خۆی بکوژێت باوکی خۆی و گەورەی خۆی بکوژێت تیمەکانی ئێمە هەر کاتێک کە تاوانێکە بێ ئاگادارەکرێنەوە لەلایەن مخابڕەی پۆلیسەوە یان مرکزی مختص بە تحقیقەکە تیمی شانۆی تاوان ئێمە چۆ دەجێ حادسەکە جەنازەکە لە جێگەی حادسە بووە کاتی کە چوونە شوێنەکە بریتە لە گەڕێکی قەڵاتی نوێی پێڵێن لە دەوروبەری بنەسلااوەیە لە ماڵێکی 100 مەتری سێقاتایە لە حوشەی ماڵەکە ئەم جەنازەیە کەوتبوو کاتێکە چن لە خوێنە گڵدرا بوو بەڵێ تاوانەکە ڕوویدا بوو ئاسەواری ئەوە هەبوو تەبی شانووی تیمەکانی شانووی ئێمە کە دەچێتە شانووی تاوان دەگەڕێ بە دوای بەڵگەکانە بتوانێت زۆرترین بەڵگە کۆ بکاتەوە ئەم بەڵگانە ژوورەوە ڕوویدا بوو لە حوشەکەی ماڵەکەی ڕوویدا بوو لە بەر دەرگەی مەطبەخ کە دێتە حوشە سیارێکی پیکەبی لە ڕاوەستاوە لەوێ کەوتبوو لە ئەرزەکەیە تەبی لەسەر دەم کەوتبوو جەنازەکە ئاسەواری فیشکی زۆری پێوە بوو تقریبا لە زیاتر لە 6 فیشکی پێوە بوو ئاسارەوەکان و هەروەها فیشک بە دەوروبەرەکە هەبوو و 6 قەوانش دۆزرایەوە لە جێی حادسەکە و سەرەگولەش دۆزرایەوە ئەمانە هەمووی لای تیمەکانی ئێمەوە تەسویر کراوە
و دەستی بەسەرا گیراوە هەڵگیراوەتەوە و مەلا حەزەی وەش کراوە کە لەوە ئەچێت شەڕێک ڕوویدا بێت لەو ماڵەیە شتێک بووە بەڵام حادسەیەکی ناخۆش ڕوویداوە کە ئەوش تاوانی کوشتنا کلاشکۆڤەکە چەند پەنجەمۆری لەسەر بوو کلاشی کۆفەکە لە بەرەوەی هەڵگیراوەتەوە لەلایەن چەند کەسێکەوە دانرابوو لەسەر قالدرمەی ماڵەکە کە بۆ قاتی دۆمەڕات دیارە دەستێکی زۆر دەستی لێدرا کۆمەڵی خەڵک لەوێ بۆیە لێ ڕێگەی بەرنمەکەتانەوە داوا لە هەموو کەسێکەکەین کاتێک کەم تاوانە ڕوادات بە هەموو شێوێک بتوانن ئاگاداری پۆلیس یا دەستگاکانی ئاسایش بکرێتەوە بۆی کۆنتترۆلی جگاکە تا بتوانرێت کۆنتترۆلی جگاکە بکرێت کۆنتترۆل بکرێت بۆ ئەوەی هیچ ئەسەرێک نەگۆڕێت بەڵام ئەهمیەتی ئەم ئەثرانە کات ئێمە ئەو شش قوانەمان فحس حاڵەتی دەرونیتەوە بۆ کوڕەکە بینیتان حالەتی ئێمە بەنسبەت بینینەوە حالەتەکە شخصەکە نەبوو لەوێ جەنازەکە لەوێ بوو کەشفی موقعەکەمان کردووە جەنازەکەمان بردوتە طب العادلی لەوێ ئاسەوارەکان و ئەسەری فیشەکەکان هەمووی دیار بووە و ئەوش چاوەڕێی راپۆرتی لەبەرەوەی کاتەکە جارێت چەند ڕۆژێکی کەمی بەسەرا چووە لێکۆڵنەوە تیا بەردەوامە ئەبێ هەموو بەڵگەکان لەگەڵ ئەقوالی شاهدەکان بۆ تەقوێکردنی ئەقوالی شاهدەکانمان ئەبێ بەڵگەکان لەگەڵیا گونجاو بن و لە یەک بن بۆ ئەوەی بتوانێت کەسەکە بتوانێت دیفاع لە خۆی بک بڵێ ئەم مەوزوعە بەو شێوەیە بووە بۆیە ڕاستی دروستی ئەم قەزیەیە ئەگەشتا لێکۆڵنەوەی تیا بەردەوامە و ئەمەش لای دادوەرە بە ڕێزەکانە تەقدیرەکە دەگەڕێتەوە بۆ ئەوان ئێمە لەسەر ئێمەدا ئەوەیە کە هەموو بەڵگەکانی بۆ بخینە بەردەست و زروفی قەزیەکەی بۆ هەمووی لەیەکەوە بەیەکەوە گرێ بدەین ئەو بتوانێت تهدید بکاتن کە ئەو جەریمەیە چ جەریمەیەکە کراوە بەڵام مۆزوعی ڕاکێشانی چەک و تەقا دەرکردن زیاتر ئەم شتا من بەنزیک بە دووری ئەزانم لەبەرەوەی کۆمەڵە تەقەیەک کراوە ئەگەر تا سێ تەقە بوا دەمانەوت لەوانەیە دەستی پیاهێنا بێ و ساڵ یەک بێت کۆمەڵ تەقە هێشتاش ماوەوەی کە راپۆرتی پزیشکی دادوەریمان بۆ بێت ئێمە بزانین فیشەکەکان مەدخەل و مەخرەجەکانی چۆن بووە چونکە ئەو شوێنەی کە ڕسم و مخەتەتی بۆ کراوە کەسەکە چۆن کەوتووە هەمووی لای ئێمە بە تەقریر تەسبیت کراوە و فیشەکەەکان چۆن پێی کەوتووە پەنجەمۆری ئەو کابرای کە مرد بوو ئەویش نەبوو لەسەر کلاشکۆفەکە کۆمەڵک پەنجەمۆر هەیە چونکە ئەوە نابێتە دلیلێک لەبەر ئەوەی ئەو چەکەی ماڵەکە خۆیانە ینی کەسێکی بیانی نییە بێتە دەرەوە دەستکاریکە ئەوان لەوانەیە هەموو ڕۆژێک چەکیان دەرکرد بێ و دەستکاریان کرد بێ بۆیە کۆمەڵت پەنجەی لەسەرە لەوانی خەڵکانی کە هاتوون لاشیان برد بێ بە هەمان شێوە پەنجەکانیان کۆمەڵە پەنجە لەسەر یەک لە سەر کلاش دەستەکان خۆت جنابی دادۆر ئێستا جوت لێ بوو کەیسەکە زیاتر هاوشێوەی ئەو تاوانە ئەو ڕووداوانە سزاکانی چۆنە سزاکانیان ئاتە لەگەی کوشتنی هەڵەبیتن مادەی 411 بیگرێتەوە حەبس لە 3 مانکە تا 5 ساڵە ئەگەر ئوسوول و فروع بیتن دەبتە مادەی 406 نزیک زاروێ لە بۆ عقوبەی ئەعدامش دەچیتن ئەز ئەوەی کاک زەبار باسی دەکاتن هەشوی شەک تەقیبی و ماوەکەی زۆر دوور بیتن و ئەوە بیتن ناکاتە 411 لەبەرەوەی هەشوی شەک ناکرێت کات بە هەڵەیەکەت بکوش هەشوی شەکی لێدەی دوایە شوێنی جیازاشی هەیە لەیەک شوێن نەکەوتێ بەسەری کەوتێ بە قۆڵی کەوتێ بەسی پشتی کەوتە دوای محاولی کرێ دیارە کابرا هەڵێتن لە ژوورێ بۆ حادسەکە هەڵی بستە دەرەوە لە حوشەی بەربوویتەوە ڕاست ئەم پرسیارش کەم هەیە باشی بۆ جەنابی دادە بەڵام حەزم دەکرد لەگەڵ دکتۆر ئەم کوڕەکە دەبێت چه هەستێکی بێت ئێستا بڵێ من سەرەتا بەناوی خۆی گەورە و بەخشندەی مێرەبان پیرۆزبایە و بەنامەی لێ دەکەم وابزانم لەوانەیە ئەڵلقەی نوێم بێ شتێکی نوێ لە میدیای کوردی بەڕاستی تاوان و سزا بە بەلگەوە چەندان سپۆر بێنی ڕاوی ئەم تاوانە و ئەم ئاریشانە بکرێت شتێکی جوانە و هیوادارم بێتە مای هوشیارکردنەوە و بەرزکردنەوە ڕادێ ڕۆشنبیری خەڵک من بەڕاستی کۆمەڵێش لام کۆ بۆ دوای ئەو کە بینیم و بە ڕێزانش قسەیان کرد دیارە ئەم خێزانە خێزانێکی دەتوانی بڵێن شیرازەی پسراوە هێماکانی ئەو شیرازە پسراوانە لەمانەی خوارەوە بەدەکرێت یەکەم ژمارەی خێزان ژمارەی ئەندامانی ئەو خێزان درێت 3 برا 2 خوشک سەری دەکەیت ناتەواون بە پێی ئەوەی کە دەرێن نخۆشی دەرونیان هەیە و هەرچەندە ئێمە نخۆشی دەرین دەی بەرگەمان هەبێ ئایا سەردانی نخۆشی پزیشک کردووە سایکاتریمانی ئێمە بۆرەوە چارەسەری دەرونی بێدەرمانمانەیە کە ئەو دەرێ دیارە نخۆشی دەرونیە لەو خێزانە کە نخۆشی دەرونی هەبێ دووهەم مادەی هۆشبەر بەکارهێنابی ئەوە لایەنێکی ترە هەمووی ئاسانکاریە و زەمینە خۆشیە بۆ کوشتن دوای ئەوە بوونی کلاشینکۆف باشە ئێمە زەنجین ئایا تۆ لە بەرەکانی زەنجی تەمەشای کلاشینکۆف و ئەو چی پێ دەرێن مەغزن و ئەمانە یعنی بەڕاستی ئەمە هەتا لایانی بەرپرس
لانی پەیوەندیدار ینی بەڕاستی دەبێ ڕۆلی خۆیان ببینن ئەم کابرایە ئێمە دەزانین ڕژێمی پێشووە کە هەر کەسێک ئەرچێکی هەبووە سەرباز بواە بۆ نمونە ئەفسەر بواە نابایە سەگ بینێتە ماڵەوە شوێنی تایبەت هەیە لەو شوێنەی کە کاری لێ دەکا کاتی کە لەوێ لە ئەرک و فەرمان و ئێشگرە بەکاری دێنێ دوای دەیبات و شوێنی تایبەتی خۆی باشە چۆن دێتە ناو مار لە ماڵێک کەسەکان نخۆش بن لە ماڵێک مادەی هۆشبەر خۆرێتەوە لە ماڵێک چەک هەبێ لە مالێک جەنگ هەبێ خۆی هەر زەنگە خۆی دەرێن لە ماڵی بە جەنگ نەکەوشی تەنگ ئێخۆ مالەکە بەخۆی جەنجی تێدایە هەموو ئامادە باشیەک بۆ کوشتن لە ئارادایە ئاریشەی شد نەبوونی ڕێزگرتن لەو خێزانە نەبوونی خۆشەویستی نەبوونی هاوکاریکردن نەبوونی گەورە بچووک گەورەی ئەو خێزانە کە باوکە ئەو تاوانەکەی بەرامبەر کراوە دیارە ئەو خێزانە بنەماکانی خێزانی تێدا نیە ئێمە خێزان بنەمای خێزان چیە لە چۆن دێ لە دایک و باوک و خوشک و برادێ هیچ پەیوەندیەکی باش لە بینی ئەو خوشک و براو ئەو دایک و باوکە نەبووە کەواتە ژیانێکی ڕژبین ژیانێک کە بەڕاستی ئامادە باشی بێ بۆ کوشتن دەبێ هەستی چۆن بێستە هەستی ئەمە بەڕاستی نازانم قسەکاری تاسەند ڕاستە من ئەوەی کە جێم لێ بوو وەکو بێر لە زیاتی من بێ ڕاوی بکە ئەوەندەمان نەخۆشی دەرونیە ئەوەندەمان ناتەواوە ئەخە ناتەواو چی ئەوە زانیمان نەخۆشی دەروی ئانی ناتەواوە لە ڕووی دەستایی یان ناتەواوە لە ڕووی ژیری چکە ئێمە مرۆڤ لە سێ ڕەهەندی سەرەکی پێک دێ ژیری زانیاری کە مشکە ڕەهەندی سۆزداری ویژدانی کە لە دەموچا و لە خۆشی و ناخۆشی و پێکەنین و زەردەخەنە و خەم بەکاردێ و هەروە جوولەی کارامەی پیشەی خوا بەڕاستی جوولەی کارامەی پیشەکان جوان بەکارێنە لە کوشتنەکە بەکاری هێناوە لەوێ ژیریەکەش یار بۆ کوشتن بەکاری هێناوە بۆیە بەڕاستی ئەو ئاریشە تەمەشای دەکەی باوک لە دایشی دەدا پەیوەندی یعنی زۆر شتێ ڕەنگە ئێمە نەتوانین لێرە ئاماژەی بکەین کە جێمان لێ بوو هەست دەکەی ئەم خێزانە خێزانێکی دارما و خێزانێک بەمانایی وشە نەخۆش ئێ باشەکە نەخۆش بێ نەک لەلایەک خۆزگە لایەنێک بواە لا گشت لایەنێکەوە ئەم خێزانە چیان کردبا مەسەن پێشنیار چی ئەو پەروەردەیەکی نادروستیان هەیە ئەم پەروەردەیە سەرەتا بۆ دایک و باوکە دەگرێتەوە ئەگەر دایک و باوکەکە داک و باشێکی تەوابوونایە مناڵەکانیان جوان پەروەردە دەکرد من پەروەردەیە کە خۆم وەکو خۆم هینیم کوڕە دەڵێم ئامادەکردنی تاکە بۆ ژیان یعنی ئێمە ئەگەر مناڵەکانمان ئامادەکرد بۆ ژیان نەک لە گسکەی لە گەورەش لێی مەترسێ دەزانێت ڕازگۆ بێ دەزانێت ڕێزی خەرگ بێ دەزانی خۆشەویستیە دەزانی بەهاکان چیە نەبوونی بەها لەو خێزانێ هیچ بەهایەک نییە کە مرۆڤ دڵی پێخۆش بێ بەهای خۆشەویستی و ڕێزگرتن و یارمەتی دانێت ئەخە ئەگەر بێت و ئەمە دایک بزانی دایک چی و باوک چییە چۆن پەنا بۆ سەگ دەبات باشە پێشنیار چیە بۆ ئەو جۆرە خێزانانەی هەمووی ینی دوای لەو ئێمە لە زیانی جیهانگیرین و لەو پێشکەوتنی تەکنۆلۆژای ئامۆژگاری من و یان وریاکردنەوەی خەڵک بەڕاستی دەبێ هەمووان بخۆمان دابچین هەموو تاچێک لە دایک و هەموو دایک و بابێک ئەمڕۆ پێویستە کە جێی لەو بەرنامە دەبێ بەخۆی دابچێتەوە بزانی ئایا مناڵەکانی لە ماڵەوە چۆن پەرۆ دەکرێت ئایا دەزانی هەرمارێک بوویتە چەندان ماڵ هەرێکە ژووری خۆی خواردنی جلوبەرجی تەلەڤیزیۆنی مۆبیلی هەمووی خواردن وەردەگرن دەستێنێ چۆن شت ڕوو نادا چەندان خێزانە ناو ماڵ چی لێ دێ ئەمەی لێ دەکەوێتەوە دەرێ زۆر پند هەیە نازانم ئێستا بۆم نایە دەرێ ماڵی لە ناو ماڵان کافری نەبێ بە حالان یعنی بەڕاستی ئەوە سێن و هۆمە دیارە یەک دوو خێزانی تێدایە من نازانم زانیارم تەوەنی بەڵام بۆ سێن هۆم ینی ئەو خۆی لە خۆیدا ئاریشەکە زیاتر گەورە دەکات بەداخەوە دەبێ ئێمە هەوڵ دەین خێزان گرنگی بە پەیوەندیەکان بدەین بە خۆشەویستی بدەین بە ڕێزکردن بدەین تەنها نیە ئێستا هەر کەس داک و باوی بەشدا جار هەموو شتم بۆ مناڵەکەم ئامادە کردووە ژووری هەیە ئۆتۆمبیلی هەیە پارەی هەیە مۆبیلی هەیە کاکە ئەو وا لێ دەکات وای لێ بکە بەخۆی هەوڵ بدا خۆی پێ بگەینی بەداخەوە خێزانەکانی کورد هەمومان ئێمە نەخۆشین هیوادارم بە خۆماندا بچینەوە زۆر زۆر سپاس جەنابی دادەر یەک پرسیارم هەیە ئەو کوڕەکە لە سزن دەبێ با بڵێن حکوم دەکرێت بۆ نمونە با بڵێن 5 ساڵ حکوم دەکرێت ئەو کاتاگە ئەو ماڵە مڵک و ماڵیان هەبێ میرات چۆن دابەش دەکرێت ناوی پێشخت حکم لەسەر مثلا ئەو نمونەیەکترە مثلا ئەگەر سوور و فەرع بێتن میراتی بەرناکەوێت چکە دەرێت قاتل و لایەت بەگە کوشتنی حەمەد بێت مەزەرێت کوشتنی هەڵە بێتن هەجی میراتی بەر کاتی بەبەری دەکرێت هەرویستم بیزانم زۆر زۆر سپاسان دەکەم دەچینە سەر کەیسی دووەم ئەویش کەیسێکە سێ کەس هەڵدەکوتنە سەر ماڵێک دوای خاوەن ماڵەکە دەبین گولەیەشی لێ دەدەن و برینداری دەکەن باو ڤیدیۆ ببینین اینجا گفتگوی لەسەر دەکەین فەرموو
ئێمە 3 نەفەر بووین ویسمان دزی بکەین بۆ ئەوەش برادەرەکەم پەیوەندی بە منەوە کرد ئێمە چوون بۆ شاخ کاتێک چوون بۆ شاخ ئەو پلانی ئەوەی هەبوو کە دزی بکەین ئەو بە منی گوت شوێنێک دەستنیشان کە کەنەکە عادی من منیش گوتم من شوێن پێ دەزانم گوتی ئەی دەزانی بکە پارەی هەیە یان من تەنها گوتم ئەوە عیمادی باشە دواتر گوتی باشە چ دەرێ ئێستا بکەین یان نەکەین من گوتم بەڵێ من ڕازیمە ئەمە ئەو دوانە داوەتی برادەرەکەی دیکرد بوون کاتێک چوون بۆ شاخ لەوێندەی پلانماندانە بەڵام هەر لەو شەوی پلانەکەمان جێبەجێ نەکرد 2 ڕۆژ 3 ڕۆژ پێچ و من تەلەفۆنم بۆ هاوڕێکەکەم کرد گوتم ئەو شەو خۆتان حازرکەن دەڕۆن بۆ ئەنجامدانی ئەو تاوانە دواتر کە من لە ماڵەوە دەرچووم تەنیا سیلاحم پێ بوو لەگەڵ مۆبایلەکەم ئێمە چوون کاتێ من چووم ئەوان لەوێندەی مەوجود بوون دواتر دەستەوانە و دەمامکشمان بەکارهێنا چوونە سەبانی کابرایی کاتە چوونە سەبانی کابرایی تەماشای پەنجەرەکەم کرد پەنجەرەکە ئەلەمینیۆم بوو پەرژینی پێ بوو پەرژینەکەمان بە سەقۆ دڕان دواتر برادەرەکەم چۆ ژووری دەرکاکەی کردەوە لە کاتە دەرکاکەی کردەوە ئێمە جارێکم چوونە خوارێ دەنگەدەنگ دات کوڕەکان نازانم خەریکی گەمەی کۆبزی وە بزانم پاشنجی بەسەکەتین بوو جارێک دوم چوونە خوارێ هیچ دەنگەدەنگ نەبوو بەڵام لەناو بەتینەکە کاتێک کە کارەبا هاتەوە من کامیرەم بینی دواتر بە برادەرەکەم گوت باو کامیرەی ڕوو لە سەخت بکەین پاشەوە کە ڕوومە لە سەختی کرد دیسا چووینە خوارێ ئەو زارە دەنگەکە نەما کە دەنگەکە نەما مەستم بەترسە کرد دیسا چووینە سەبانی کاتێکی گەڕینەوە سەبان ئەو دوانە دانیشت بوون ئەم نیش دەمانچەم لە دەستی بوو یعنی برادەرەکەی دیکەم کە حەرەز بوو بە منی گوت ئێوە چی کرد گوتمان ئەوم زۆر بە زەحمەتە ئەو غورفەی کە پارەی تێدا سەعمارەکە و خێزانەکەی لەوێندەری نووسینە دواتر هەر لەناو ئەو قسانە دەبوون کابراتە سەبان من سیلاحم سوار کرد و پێم گوت نەیتە پێشەوە 2-3 جار پێم گوت نەیتە پێشەوە بەڵام ئەو پەلاماری دام کاتێ ئەو پەلاماری دام ئەو دوو برادەرانم لێدا کاتی لیاندا دواتر من بە برادەرەکانم گوت هەرێن من شەوەش ببووم زۆر تێکس ببووم ئەو دوو برادەرانم هەراتن دواتر ئەو منی پشتاپش لە عابدیدا گولەکەم لە دەست دەرپەڕێ بەڵام نازانم گولەکە پێکەتیانە بەس تەنیا ئاماژە بەیەک بریندرا ئەویش لەسەر پشتیتی کە قۆلەکەی 3 سانتیمەترە دواتر لە ماوەی 24 کاتژمێر کەمتر ئێمە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراین و دانیشمان پێدانا جنابی دادوەر 3 کەس ناو سنووری ماڵێک چەکیان هەڵگرتووە پلانیان داناوە پێشتریش سابقیان هەیە دۆخی ئەم تاوانە چۆن دەبینین ئەو 3 کەسە 3 جاران محاولیان کرد بستن ناو ماڵی کابرای دزی بکەن هەر 3 جار محاولەکەیان فەشەلی هینەیە بەرەوەی جار یەکەم کارەبا کوژایتەوە جاری دوم کوڕەکەی باگا بۆ جاری سێم کابرا بەئاگا هاتی و حەزی کردێکەوە دزی دەکرێت ناو ماڵیان ئەو کابراویستی بیان گریتن هەرسی چەند دۆکەی کە بلیاندا هەراتی نەخۆیان دەرباز کردیان ئەوەی کە سلاحەکەی پێ بۆ گرتیتی لە منە خۆی ناویستی بیگریتن تەسلیمی شوڕتەی کا بە زۆر دەمانچەی پێ بۆ لیدای برینداری کردیان ڕای کردیە ئەو مادەی 442 لە پشتیدا 442 لەسەر 31 دەیگرتەوە لە بەرەوەی دزیەکان ئەنجام نەدا شروعیان کردیان تەنها شروعەکەیە ئەگە دزیەکان کرد باید بۆ 442 بەرگە 3 دێکە کابرا کوژرابە ئەگە کابرا کوژەوە جنێ قەتلە و سەریقی بەزێ هەرسێکیان نەفسی سزایان وەردەگرت نفسی دەچکە شەریکن یعنی شرتنی لەوەی دەمانچەکەی پێبێ مادەی 47 شریکن لە عملیات دزیەکە ئێستا شار شریکن لە برینداریەکەی و لە دزیەکەی ئەوانە چونەتە سەرەوە ماڵە ئەوە هیچ دەمەوزۆ ناگۆڕێ طبعا سزایەکەی تونتر دەبێتن سزایەکەی تونتر دەبێت ئەگەر لە ناو ماڵی بێت تونترە لە دەرەوەی بێت لەسەربان با فەرقی دەکرد لە حریقە باە فەرقی دەکرد لە دەرێ باە بە دوی کرد باە فەرقەکەی هاوشێوەی ئەو تاوانە پێشتر ئەگەر هات بێتە پێشت مەسەن چەند سزایان وەرگرتە چەند ساڵ ئەو حالاتی شروع نیوەی مدەکەی عقوبەکەی خۆی دەخواتن خۆی سزن هەتا 15 ساڵە ئەگەر ئەو بە نیوێ سکوت جێکان نەکرێت مادەی سوێچ لە تەطبیق دەکرێتن دەبێت لە شروع ینی بەس بریندارەکان ینی دەمەگولەکەیان تەقان بە بریندارەکەش مشکلێ بەس ئەو نیەتی دزیەکە بووە نەجێ دزیەکەی چونە خوارێ ناوماڵەوە کە جاری دووەم دزی کردی بێ و بژێتەوە
لە ڕووی یاسایە ئەوەی ئەم زان دەبێت سزایەکەی گەورەتر تەجدید دەکرێت بەزەمان لەسەر کەسێکی قسانی دەکرێت ئێستا شروع دزیەکان ئەنجام زای دوم سێمیش بێدیسان دەگۆڕێ ئەوەی من بزانم زۆر تونتر دەبێت زۆر چاکە هەر ویستم بزانم سزایەکە چۆنە تا خەڵک بزانێ ئەو جۆرە تاوانە چه سزایەشیە. جەنابی عەمید لە ناو ماڵی خۆت کە خەڵکێک ئاوا دێتە سەرت ئەگە چەکت هەبێ و چەکە مڵەتی هەبێتن دەتوانی بەکاری بێنی؟ ئەگەر پێت گرتت ئەوە باشە، ئەگەر نەگیرا دەتوانی پێش ئەوە خەبەری سوڵتاتی مختص بدەی کارەکە دەبێ بۆ شێوە بێنێ ئەوە واجبی تۆ نیە بیکوژیت ینی بۆت نییە بۆت نییە تەقەی لێ بکەیت. باشە جەنابی دادوەر ئەگەر لە کەیسەکە چاکەکەم هی ئەوان ئەو سێ دزە مۆڵەتی نەبێ ئەوەش سزاکەیان چەکەی مساعدە دەکرێت و قەزیێکی لەسەر دەکرێتەوە لەمێ زیاتر باسکە با خەڵک بیزانێت چکە بەڕاستی چەک زۆر سەر بەخۆی لەسەر دەکرێتەوە بە پێی مادە 21 بڕگەسێ لە یاسای چەک یعنی ئەوش بڕگەیش تایبەتی هەیە بێمۆڵەت کێشەش تایبەت لەسەر دەکرێتەوە و دەکرێتەوە چێت چەکەکەی پێ بووە ئەو دەبێتە تاوانبار لەسەر ئەو مۆزوع و ڕەوانەی دادگا دەکرێت و چەکەکەش دەست بەسەدا دەگیرێ و بڕە پارەش کە ملیۆنە کونی و غەڵامە دەکرێت. بەکوی گشتی دەمێ بزانم چەند ساڵەوانە لە سزن دەبن تقدیرەکەی لەو حەسەب ئەوەی محکەمەی دەگەڕێتەوە کو بۆ کوونەوە ئەمە ناتوانین لێرە حکم دەبێت چەند ساڵ حکم دێت. بەڵام بەس لەسەر بریندارکردنی ئەو کابرای چەند ساڵ وەردەگرن هۆی ئەگە بەس ئەو بریندارەکەی نەتیجەی دزیەکەی بووە 442 بەرگەسێ دەڵێتن دەڵێ بەرگەر و زۆر شروع لێ بخۆی 15 ساڵ حکم نەبێ بەس ئەوە دەبێتە 31 مادەی 31 لۆ استعمال دەکرێتن کە شروع نزیکەی 7 ساڵە تا 7 ساڵ و نیو شمەڕی دەکات. سەوابقیشی هەبووە ئەوەشی بۆ دادنێنەوە عەفوکرایان بەربوو نازانم بەربووە بۆ ئیفرات شەرتی بەربووە سێ چارێکی حکومەکەی خۆی خواردی لە 5 ساڵەکەی کەس حەبس بووە یعنی ئەوش تاویز دەکاتەوە ئەوەش ئیفرات شەرتی بەربووە ئیفرات شەرتێکەشی لێ بۆ ماڵ ئاوایی دەکرێتن. زۆر چاکە دکتۆر ژیان بۆ دایمەن ئەوانەی کە تاوان ئەنجام دەدەن کە هەموو شتێک لە کارترازە ئینجا دەڵێ وەڵڵاهی پەشیمانم بۆ زووتر بیر ناکەن و دانیشم لە کاکەکەم بچمە سەرەوە بانە دەمانچەم پێ لەوانەیە برینداریکەم لەوانەیە بیکوژم لەوانەیە ینی بۆ پیر ناکەنەوە دوایی پەشیمان دەبنەوە. ڕاستی خۆی وەڵام پرسیارەکە دوو وەڵامی هەیە زارەی وەڵامی ئەوە دەدەم و دوای بە درێژیش دێمە سەر کێس بە کورتی نەگوێت بە کورتی بەخاڵی من بەڕاستی کار دەکات ینی هەندێک شت هەیە بەدەست خۆت نیە بۆی وەڵامی تایبەت بێ دیارە پشیمانی ئەوە هەتا شەرەزایی نییە یان هەست بە بەرپرسیارەتی ناکات هەر کەسێک ئەگەر بزانێ ئەرکی خۆی چیە و مافی چییە بە هیچ زۆرێک ڕۆژێ لە ڕۆژان دەست بۆ خەڵک درێژ ناکات. ینی ئەم زۆرە کەسانە کە تو سەیری دەکەی دەزەکەیان بە بەرنامێکی داڕێژراوە چەکیان پێیە مۆبیلیان پێیە دەستەوانەیان پێیە دەمامشیان پێیە ینی ئەوە پشێمانیەک برێتن نازان لاوی پەشەمانی چییە وا دەزانی کە ئەو کاری ئەنجامی دەدە کارێکی زۆر زۆر گونجاوە و کارێکە مافی خۆی گولە لە دەستم دەرچووە نانە ئەو پێ باوەڕ ناکەی چکە دەرێ بە بەرنامە بەسی بە کەسی یەکەم کە گیراوە ینی ئەوەی کە دان پێدادنێ کە باسی سەگ دەکا و دەستەوانە و دەمامک ئەوە نییە باوەڕ بکە ئەو زۆرە کەسانی کە بەو زۆرە بۆ بەرنامەی دزی بکەن هەرگیز و هەرگیز ڕۆژە لە مادەم دەمانچەت هەڵگرتووە دەبێت کاکە کە ئەو ساڵی داناوە دەزانێت بۆ شێش دەسی مالێکی دەزیشان کردو پارێ نیە هەر خۆی دان بۆ بەڵێ دوایە کابرا زۆر شارەزاییە دەرێ من جارێکی تر 3 ساڵ و دەمانگ ژیراوم کەواتە و کابرای و پسپۆری وەرگتیە چۆنە من زالی دانیشم بە پسپۆری خۆم قسەکەم و جەنابی دادوەر و جەماری کاکزم زەبارەوانە ئیدمانی کەواکە بەڵێ ئەمە دان بۆ دوای دادنێ شێ دەرێ پێشترێ چەند شتری نەکردووە لەوانەیە ئێستا نایرێ بەڵام ئەمە یەک و دوو نییە کەواتە ئەم کابرایە بەڕاستی دەبێت ئەمە لێرە یاسا ڕۆلی خۆی ببینی ینی ئێستا ئێمە کابینەی نۆ هەمووی دەستی پێکردو بە چاکسەسی بەڕاستی دەبێت یەکەم شت لێژنەی بەرلەمان ئەوەی کە ئاسایش و ناوەخۆیە وەزارەتی ناوەخۆ قایمقامیەتی ناو هەموو پارێزگاکان بەڕاستی دەبێ بە خۆیان دابستنەوە مۆڵەتیان داوەتە چێ ئایا ئەو مۆڵەتانەی چەکەڵگرتن هەموو هەریان کرۆ شایستی ئەوەن خەڵکانێک هەیە کار دەگرێت لەوانەیە دەماچەیە کارێکرێت بەس بۆ پارێزگای لە خۆکردن وەکو ئەوی ئەو بەرزانە باسییان کرد لە کاتێک ئەگەر یەکێک دێ دەیکوژێ پارێزگای لە خۆی بکە ئەوش نادوو بەرامبەری بکوژێتەوە تەقی بۆ ئاسمان بکە بۆی خەڵک ئاگادارکردن لایەنی پەیوەندیدار کەواتە بەڕاستی یەکەم شت ئەوەیە دەبێ لایەنی پەیوەندیدار هەر لە سەرۆکی حکوومەتی هەرێم هەر لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر لە وەزیری ناوەخۆ من لە ڕێگای بەرنامەکەتەوە بە هەڵی دەزانمەنی دەرفەتێکە بۆ من تکا دەکەم ئەو کەسەی بەرپرسە لە کوردستان هەر هەمویان بەپێی ئەو یاسادا بچۆ تەنانە یاساکانە دیزار هەمواریان دەبێت یاسای 20 سال 50 سال لێرێ نە ینی ئایا ئەو کەسە ئەوە زاری دووەبیتی
سوپۆشی بکرێت جەنابی دادور باسی کرد بەڵام ئایا لە سەریان پیادە دەکرێت نەکسبێنێ یەکێک تەلەفۆنێک بک یەکێک لە شوێنێکی بەرزەوە چاوپۆشی بکرێت بەڕاستی لەم زۆرە کێسانە کە کۆمەلایەتی من پەیوەندی بە هەموو تاچێکەیە نابێت چاپۆشی بکرێت لەوەش دێمە داین دەبێکن ئەخ کاکە مافی گشتیشەیە خۆ زۆر زارە هەیە مافی گشتەکەش دەبێ هینی بکرێت لە ڕووی یاسایەوە بۆ بەرزان بژێم لە ڕووی دەرونی ئەم زۆرە کەسانە نخۆشن لەبەر ئەگەر نخۆش نەبێ بۆ بە دوای پارە دەگەڕێ فەرموو تۆ دەتەوێت پارە دەستکەوێ بڕۆ ئیش بکە بۆ ڕێگا بە خۆی دەپاری خەڵک بۆ ڕێگا دەدەی بەدزی بۆ ڕێگا نادەی بە عرەقەی ناوچەوانی خۆت کار بکەیت ئایا من نەمزانی ئاستی ڕۆشنبیریان چییە ئایا بڕوانامەیان چییە لەوانەیە کاری دەست نەکەوت بێ زۆریان وا دەڵێن دەڵێن دێنە دەرێ لە سزم کارمەندەکانە بەڵام ئەمە نابێ بکەینە بیان و وڵا لەبەر ئەوەی بێکاری کەمە لەبەرەوەی دامەزراندن نییە لەبەر ئەوەی قەیرانی ئابوووریە لەبەر ئەوەی بارودۆخەکە ئەمە هەمووی هۆکارن بەڵام سەرباری ئەوانەش تۆ ئەوانە هەموو بزانانی و ئیجا پەنابزینا بدڵێ ئەوانە نەخۆشن بەڵێن خۆشن خۆ نخۆشەوە نیە تەنها بەس نخۆشی دەرونی برس برێ کاکە لەبەرەوەی جێگایکی کەم لە ڕووی دەرونیەوە زۆر ینی ئەمە چاوی لە ماڵی خەرکە لە ماڵی خەڵکە بەڕاستی چاو بڕی بۆبان خەر یا هەندێک کەس ئیدێ ئیرەی بەیەشێک دەباتن وڵا کاکە تۆش ئیش بکە بە مەرجێک ئەگە کابرای ئەو پارەی وەرگتووە بە ڕێگایەکی یاساخ نەیبێ ینی بە یاسایی وەریگرت ئەی چۆن لە بەندیخانەکان بتوانین یارمەتیان بەندیخانەکان دەبێت چاکسازیان بۆ لە ناو چاکسازیە دەبێ بەرنامە هەبێ دەبێ ئەو کەسانی کە پێی دەرێن ڕاوێژکاری یاخود پێی دەرێنم دەروون ناسەکان کۆمەلایەتی ڕابەری کۆمەلایەتی یان توێژەری کۆمەلایەتی دەبێ ئەوانە زۆر کاریان قورسە دەبێ بێن ئەو کەسایەتی ئێستا کاریان نەکردووە بەڕای هەن لە هەموو بەندیخانەکانی ئەمە نابێنکەی دەستخۆشی دەبێ ئەمە لە هەموو بتخانەکان بکرێت لە هەموو بەندیخانەکان بەس بە خۆزانین ڕێژەیە ینی توانای ئەو توێژەرانش دیاریکراوە ینی پێویستیان بە خەڵکانی پێشنیارت چیە مەسەڵەن من پێشنیازم ئەوەیە ئەو توێژەرانەی ناو ئەو گوتوخانە ماوەخۆڵی نوێیان بۆ بکرێتەوە نوێترین زانیاری دەربارەی ئەو تاوانە ئیسان بە خۆ دەزانی جیهان دانیشتی لەوەی من دانیشتوانی ئێستا پێشکەوتنی لە ڕووی زانستە ڕێی کۆمەلایەتیش هەر نەبێ ساڵانە چەندان گۆڕانکای دەکرێت بۆی ئەمانە پێویستە خۆلیان بۆ بکرێتەوە و هەروە ئەوەی کەوتم پیاداسوونەوەکە زۆر گرنگە وهروە هوشیارکردنەوەی خەڵک ینی ئەم بەرنامانە بەڵێ چاکسازی تێدا بکرێت چاکسازی تێدا هەلاو چاکسازی زۆر گرنگە هەڵبەتە دکتۆر کۆمەڵایەتی بەڕێوە بەرگرینگە ئەوەی ناوت جاروە پارێزەری تایبەتی خۆیانەیە پاسەوانی خۆیان هەیە تەنان لە ناو چێشخانە خواردنە ئەمانەش هەر هەمویان لەبێ پیازسوونە سوپاس بۆ جەنابی دادور کە ببینیمەوە بەڵام پرۆفیسۆر ئەگەر مقارنە پێ لەگە وڵاتانی دەوروبەر بەندیخانەکانی ئێمە لە هەمویان ڕێکوپێکترن ناتوانین بری لە هەمویان وڵی زۆر وڵاتانی دەورە و بەرانە ئەخکامیانەوەی دەورە من خۆشحاڵم ئەگەر شتێکی وابێ بەڵام نابێ ئەوەندەش خۆرانە طبعا هیوادارین باشتر بێت چۆن پێشکەوتوبی لە توگە لە پێشکەوترەیە ینی لە ڕووی بەڕێوەبەر و لە ڕووی مامەلەکردن و لە ڕووی چاکسازی و بەنامی ینی بەڕاستی پێویستە ئێمە ئیش لە ناو چاکسازی بکەین بەڵام لە هەمان کاتە ئیشیش لە کۆمەلگا بکەین یعنی ئەو کەست کە چاکسازیت بۆ کت گەڕاندۆت و ناو کۆمەلگا ئایا ئەو سەرچاوەیەی کە ئەو دەستی بەدزیەکە کردووە لێ دەور و پشتەکە چی کرد چارەسەر کرد ئامادە باشیت بۆ کرد لە ڕووی هوشیاریەوە هوشیان برادری خراپیش دەور دەبینێ ژینگەکە دەور زۆر ژینگەکان چەند ئەلقەن ژینگەمانە لەسەر خێزان ژینگە هەیە لە گەڕەکەکەیە ژینگە هەیە فراوانتە دەبێت هەتا ئاستی شارەکە وڵاتەکە تەنانەت جیهانیش تۆ دەتوانی دەستکاری ئەمانە بکەیت دەبێت ئیش لەسەر ژینگە بکەیت چۆن لە ناو چاکسازی دەکەیت دەبێت لێرەش بکەیت ئەگەر لێرە چاکت کردەوە لێرەت کردەوە ئیشەکەت هەڵبەتە لە کەیسی ژینگەی ناوماڵ لە هەمووی مهمترە یەکەم بناغی ئەمە نەموو ئەساسەکەی ژینگەی ناوماڵە پەروەردەیە بەڵام ئینجا میریش لایەنی پەیوەندیداریش کەم تەرخەمی لایەنی پەیوەندیدار من بەڕاستی ڕەخنە و گلەیم هەیە لە لایەنی پەیوەندیدار لە پێتان ناخۆش نەبی لە دادگاکان ڕەنگە دەستان گیرابێ لە پۆلیس تەنانەت حتا دەگا زیگای گەورەش بەڕاستی ئێمە دەبێ وجدانمان ئەو وجدانە بێ نین سبەیان تەلەفۆن هەرگەر من بەرپرسم دکتۆر عومەر تەلەفۆنێک بۆ یەکێ بکات چاپۆشی لە شتێ بکات نەخێر دەبێ ئێمە هەمووان بەشدارین ئەگەر من هاتم بەرگریم لە هیچ یەکرد معنە بەشدارم کرد تاوانەکە تکا دەکەم دەبێ هەموومان بخۆمان دابچینەوە هیوادارم هەموومان بەیەکەوە کار بکەین لە دژی ئەو کەیسی سێمە کە بەداخەوە لە بڵاوبوونە زیاتریش ئەویش گەنجێکە باز دەکات چۆن ئالوودەی مادەی هۆشبەر بووە و پەشیمانیشە با گوێ لەو ڤیدیۆ بکرێن جا زیاتر گفتوگۆی لەسەر دەکەین فەرمون.
یەکەم جار چوون بۆ ئەوروپا لەوێ فێر بووم لەوێ فێرە مخدرات بووم لەسەر مخدراتیش بەندکراوم کە گەڕامەوە کوردستان پاش ساڵەکەنی و گەڕامەوە لە کوردستان برادرم پێیا کردو تعرفم لەگە چەند کەسانێک کردو دەرمانیان دەفرۆشت لەگەڵوان بوونە برادەر و دەستم بە دەرمان کردەوە لێکوانە بەردەوام بووم لەسەر دەرمانم دەخوارد و لەگەر هاوڕێکانم چوین لە مارام دەمان خوارد بۆ چوینە باخچەی دەمان خوارد دەم دەرمانخۆر ئەگەر بێت و مامەڵەی لەگە بکری نابی دەست بەسەر بکری دەبی وەکو نەخۆشێک مامەڵەی لەگە بکری دەرمانخۆر نەک ئەوەی دەرمانی دەفرۆشی زیاتر لە دەست برادەرەکانم دەستم دەکەوت دەهاتنە لام پێیان بوو مخدرات ئەنواعی هەیە هەر کەسە و ئەنواعی دەخوا هەر کەسە ناعی دەخوا هەر کەسە و بە شێوەی خۆی دەخواتن بە حەزی خۆی دەخوات حتمما پەشیمانم مخدراتی زمانەیەکی نییە هیچ ئیسفادەشی نییە باز ئەوەندەی زیان بە تو دەگەینی و زیان بە ژیان دەگەینی و لە عایلەت دەکەوت لە کەسوکارت دەکەوت تووشی کێشەت دەکەوت کاتێک بە ئاگادەیەوە کۆمەرێک کێشەت خڕکردەوە تووشی کێشە بووی تووشی کوشتن بووی تووشی شەڕ بووی بەڵێ ئازیان ئێستش چالاکوانێکمان لەگەڵایە کاک سەرمەد بەرزنجی کاک سەرمەد چیتان کردووە بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە کوردستان بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا ئەگەر من بەداتا پێ بڵم بەپێ و ئامارانێکە لە بەڕێبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسای شەولێر بڵاو بووتەوە لە ساڵی 2009 لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک تەنها 27 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کرابوون بەڵام لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ لە بەپێ و ئامارێکە لە هەمان بەڕێبەراتی بڵاو بووتەوە 650 کەس بە هەمان تۆمەت لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک بازرگان و بەکارهێنەر دەستگیر کراون ڕەنگە لەماوەی ئەو سێ مانگە کە هەمومان بینیومانە ئێستا ڕێژەکە دەتوانم پێ بڵم لە سەروی 1000 کەسەوە لە هەرێمی کوردستان کە بۆ تۆمەتە دەستگیر کراون ئێمە لە زانستی تاوانناسی با بڵێن ئەوە نەزەریەکەیە دەڵێ ئەگەر بۆ هەر تاوانێکی با بڵێن ئاسایی کەسێک دەستگیر کرابێ ئەوە 2 تا 3 کەسی تر هێشتان دەستگیر نەکراون لە کاتێکدا مادەی هۆشبەر تاوانێکە کە ڕەنگە دەستگیرکردنی ئاستەم بێ لە تاوانێکی تری ئاسایی بۆیە دەتوانین بڵێن ڕێژەکە ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بۆ مادەی هۆشبەر زۆر هەموو تەمەنێکی تێدایە بەڵێ لە تەمەنی 18 ساڵەوە تاوەکو 35 تاوەکو 40 ساڵیشی تێدایە هەروەها ئافرەت و منداڵیشی تێدایە بەداخەوە ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت یاسایەکە لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستان ناگونجێ یاسایەکە کە ساڵی 1965 کە بە یاسای ژمارە 68 عێراقی ناوبراوە ئەو یاسای لە عێراق هەڵوگیراوە بە گۆڕاوە بە یاسای ژمارە 50 ئەم یاسایە کۆمەڵ ئەمەی لە هەرێمی کوردستانەیە کاک بژار زۆر جار کەسەکان با بڵێن توش دەبن ڕێگایەک نابینەوە بۆی خوانی لە ڕزگار بکەن چونکە بەپێی یاساکە ئەو کەسەی بازرگان و بەکارهێنەرە بە هەمان شێوە دەستگیر دەکرێن تەنیا جیاوازی لە نێوان حکومەکەیدا هەیە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێمان نەخێر چونکە یاساکە ڕێگە نادا ئەوەی هەیە ئەو کەسانێک کە بەکارهێنەرن وەکو نەخۆشی دەرونی لە نەخۆشخانەی دەرونی چارەسەر دەکرێن نەخێر وەکو نەخۆشی دەرونی مامەڵیان لەگەڵ دەکرێت ئەگەر لە عێراق ئێستا یاسای ژمارە 50 ساڵی 2017 بەرکارە کە ئەو یاسایە هەندێک خاڵی ئیجابی تێداوێ ڕێەوەی کە سەرنج و تێبینی هەیە خاڵە ئیجابەکەی گرنگترین شتەوەیە کە کەسی بەکارهێنەر و بازرگان لە یەکتر جا دەکات ئەو بازرگان وەکو تاوانبار تەمەشا دەکرێت بەڵام بەکارهێنەر وەکو نەخۆش مامەڵی لەگەڵدا دەکرێت لە کاتێکدا بە هەمان شێوە سزا دەدرێت ئێمە تێبینی ئەومانەیە کە کەسی بەکارهێنەر ئەسڵەن نابێت سزا بدرێت دەبێت وەکو نەخۆش چارەسەر بکرێت دەستەکان کاسەرمەجان زۆر سپاس هەر بژیت دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس دەستان خۆش سپاس جەنابی دادوەر خەڵکێکی زۆر گلەیی دەکات دەڵێ ئەو قانونە کۆنا یعنی ئەگە باسێکی یاسای ئەوەی بەکاری دێنێ ئەوەی بازرگانیشی پێوە دەکاتن سزاکەی چۆنا و خەڵکی زۆری گلەیی دەکات دەڵێ کۆنە و بۆ نەگۆڕاوە مادە هۆشبەرەکان دیاردێکی زۆر ترسناکە ئێستا ناو کۆمەڵگە زۆر بە ئاسانیش بەدەست دەکەی بە نرخەکی زۆر هەرزانیش داڕەشەیەکی زۆر زۆر ترسناکە ناو کۆمەلگای کوردواری لە هەر سەرجەم بوارەکانیشدا لە ئابووری کۆمەڵایەتی سیاسی هەرسێکی دەگرتەوە چکە لە ناو ماڵی خۆت ئەوت خواردەوە کێشت دۆ دروست دەکات بێ لەوەی کە تاثیر لەسەرباری ئابووریشت دەکات دارایەکەشت دەڕوخێنیتن
زۆر خەتەرە زۆر شتی و هەن نییە ئێستا حالەتی ناو چاکسازی گەورانمان هەیە ئەی پێی یاسای من یاسا دوو حالەت هەفتەکان ئەدامی ساڵی 65 یاسایەکە ژمارە 68 ساڵی 65 ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێتن ئەو یاسای 50 ساڵی 2017 عراق تا ئێستا نەبوویتە مەشروع لە پەرلەمانی ئێرانم سادەقی لەسەر بکرێت و کاری لەسەر بکرێتن ینی بەش توانین گلی بکەم بۆ نیکەن بۆ ئەو قانونە بدێت وڵای زۆر ئەندا پەرلەمانەکان دەیویکەنە مەشروع کاری لەسەر بکرێتن بهێن دێنە درێتە پەرلەمان دەم سادەقی لەسەر سزاکانی بەکارهێنانی فەرقی لەگەرەوەی کە تیجارەتەکە لە عقوبەی ئەعدام و سزنی مؤبەد تێدایە مؤبەد و ئەعدام ئەوە زۆر مهم و بیزان مؤبەد و ئەعدام ئەوەی کە تیجارەتی پێ دەکات ئەوەی کە بەکاریشی دێنێتن حەبسە ئەوەی بەکاری ژێنێ حەبسە هەتا وەکو نەخۆشی ئەمە لە سێمانەکە تا 5 ساڵە غەرامەشی تێدایە هەتا 150,000 دینار یعنی 75,000 دینار تا 150,000 دینار بەس مادەی ئەفۆنکە باش ئێستا لە چاکسازی گەوران حالەتی 200 تا 210 نەفەرمان هەیە ئاڵودەی بەس کوڕ ئەنای چاکسازی گەورانی کوڕان ئاڵودەی مادە هۆشبەرەکان بووینە تەمەنیان لە گەورەکانی ئێستاەوەی سەرەوە هێشدە ساڵی چکەوان کە دێن چاکسازی گەوران لە هەژدەی بەرەو سەرەوە وی ژێر هێش دەبیتن لە چاکسازی نەوجوانانن ئێستا دەورەی خولێکی تایبەتیان لۆ کردینەوە لێندەرێ هەموو هەفتەی 2 ڕۆژان پسپۆری تایبەت لەگەر پزیشک دێن نەوێندەرێ 22 نەفەرمان دەرخان کرد دەستنیشان کرد بۆ ئەوەی کە ئەوانی زۆر ئاڵودەن کە زۆر ئاڵودەنە ئەوانە دێن دەورەیان بۆ کرایت و ئێستا گەیشتە مەرحەلەی نهائیە بەخۆی بەستێپی ستاندەری دەولیشدا ڕێ 12 ستاندەر 12 ستێپی هەیە ئێستاوا گەیشتە ستێپی 12 یعنی نەفەری وامان تێدا بوو خەڵک خزم کەسی خۆی لی بێزار بوو نەداهات سەردانی نەدەکردێگەوە هیوەنیم بێمە سەردانی بکەم ئێستا دیت تۆ شاگەشکە بووی تۆ دەرێ و دارەکەی منە ئەو هایلی هاتە گەیشتە ئەو مەرحەلەی بەس یەک گلەیمان هەیە لێرەنا لە کاتی سزادانیان ئێستا لە محکەمەی فترەی زۆر لە تۆقیف دەمینێتەوە فترە جیانی کابرەکە بۆن منە دەمانکە حکوم دەکرێتن 8 مانگ لە تۆقیف دەمینێتەوە هەتا حکوم دەکرێتن دێتە لایمە ئەو مەجالە نابێت ئەمە چاکسازی تێدا بکەین ئەمید جەبار کەیسی کوشتن و دزین و کە مەسەن کە دێ بۆ ئێوە ئیشی لەسەر دەکەن تێدایەتی زۆر ئەوانەی زیاتر مادەی هۆشبەر بەکاردێن ئاوا دەکەن یان چۆنە بە هەموو کەیسەکانی کە هەیە جەرائیم بە هەموو نوعێکی تایە هەیە ئەڵێ سەرخۆش بوومە حادسەکەم کردووە هەیە ئەڵێ ئێستاکێک لەو کەیسانەکە کوڕەکە و باوکەکە وەکو باسە کاتن ئەڵێتن باوکەکە ئالوودە بووە و ئەو شتانی بەکاری هێنا ئەمە سەبەبێکە لە سەبەکانی ئەوەی چونکە مۆزوعی مخدرات مۆزوعێکی زۆر پیسە مۆزوعەکە کە تەسیر لە جەستەی بەشەر مرۆڤ دەکە هەروەها لە سلوکیەت و لە عقلێت چی دەکاتن کە تاک ئەو تاکەش لە خێزانەکە هەروەها خێزانەکەش دەبێتە مشکلە بۆ لە ناو خێزانەکەش دروستە بێتە مشکلێ بتالی کۆمەلگەش عینەن پیسە بێتن بۆ ئێمە لە جاری یەکەمش باسمان کردو کە باسی مخدرات کرا شتێکی بەربڵاوە وەکو باسمان کرد ئەمە نەبووە لە پێشش لە ڕژێمەکانی کۆ ئێستا لە لە دوای بەڕاستی لە دوای 2000 شتێکەوە دەسی پێکردووە ئەمە لە 2000ەکانەوە دەسی پێکرد بەربڵاو بوو زیاد لە حەد لەبەرەوەی خەڵکانێکی زۆر تیجارەتی پێەکەن خەڵکانێکی زۆرەوە لەوانەیە بۆ ئێمە زیاتر ئەوانە ئەبینین کەوانەی بەکاردێن من قەت نەمدی ڕۆژ لە تەلەڤیزیۆن بڵێن ئەوانە تازیرەکانن دەمەچاویان پیشان تا خەڵک بیان ناسێتن خۆی کە قانون نابێت هەموو دنیا پیشانیان نەدەنەوە تاشیرکردن بە خەڵک نابێت ئێمە وەکو دەستگاکانی ئاسایش و پۆلیس هەموو کەسێک تاوانێکی کردبێن لەسەر تەلەڤیزیۆن و چووکە قانونن ئەمە شتێکی ڕێگ نییە و نابێ بکرێ هەر بێن لەسەر تەلەڤیزیۆن بێت دەموچاوەکەی بشارێتەوە بۆیە ناکرێت تەشیر بکەی بە خەڵک بەڵام سزا هەیە و خەڵکانێکی زۆرشن لە چاکسازی گەوران حکومش دراون کەیسشمان زۆرە ئێمە لە حرب لە جەنگین زدی ئەوە مادەی هۆشبەر تقریبا من لە 6 مانگە 600 شتێک قەزیمان فەحسکراوی گیراوە لە مختبراتی ئێمە فەحسکراوە و تەسبیتەوە کە مادەی هۆشبەریان بەکارێناوە ئەجل لە حەبەوە بگرە لە ئەنواعەکانی هەمووی بلە حەشیشەوە لە هیرۆینەوە لە کۆکاینەوە تاکو کریستاڵ و کومادی تر ئەمەش کاری دەوێت کارێکی زۆرشی دەوێت و جەنگێکی دەوێت ئەمید ئەوانە لە سزم بێ کۆش دەبن وێ تازرەکە و بەکارێنەرەکە پێکەوە بخواان دادەنیشن
نا لەوێ جیا کراوەتەوە ئەوەی حکمی ئەوەی بە جۆرەی ئەحکامە بەڵێ تەصنیفە تەصنیفمان هەرێکە قاوشی خۆی بەڵێ مادەی هۆشبەر ئەوەی کە تەی خواتن جودایە لەگەرەوەی کە بەکاری دێنیان لەگەرەوەی کە بە تیرۆر حوت زادراوە لەگەوەی بەڵام زۆر جاری ژێمە لە خەڵک لی دەکە دەڵێ ئەوانەی لە سزنن لەوێ فێرەشت دەبن شتی وا هەیە باوەڕ ناکەم کەمیژە و سزنانی من بینی وەڕاستی هی ئەوە نییە بتوانانی جەنابی دادوەر باسی کرد لەوێ ئەوەی من شاگەم لەوێ جەنابی بەڕێوەبەری چاکسازی گەوران باسی کرد مەشروعێکی جوانیان لە بەردەست چەند کەسێکی خۆبەخشن وابزانام چەند ڕێکخراوێکن هەڵستان بەم کارە و ئەم خەڵکانە بەرە و چاکسازی دەبن زیاتر ئەمە شتێکی زۆر باشە مشکلەکەی ئێمە لێرە ماوەکەی زۆر کەمە چاکسازی بە دوومانگ ناکرێت مشکلەکەوەیە لێرە ئێمە وەک باسمان کرد وەزارەتی سەحات دەبێ مەسەحات دابنێ بۆ چارەسەرکردنی ئەو مەوزوع تا ئێستا لە عێراقشانە نەک لە بە هەموو هەوڵێک قانونەکەش دەچۆ لە بەغدا پەنجاوە مەفروض ئەو قانونە ئینفاز بکرێ لای ئێمە بۆ ساڵ 2017 نەکراوە پرۆفیسۆر لە ناوبینی تاوان و ئیدمان ینی نەخۆشی تاوان و نەخۆشی کامیانە مادەی هۆشبەر تاوانە یان نەخۆشی خۆی هۆکارێکە بۆ ڕوودانی تاوانەکان نەخۆشی و دەبێتە هۆشبەرەکە یارمەتی دەرێکە بۆ تاوان ئەگەر لە کەیسی یەکەم بەڕێزانش ئاماژەیان پێکرد ئەوەی یەکەم بنەسلاوە و چێ بکوشمەکە گوتی مادەی هۆشبەریان بەکاردێنە ینی ڕەنگە کێسی تریژ وا هەبێ بەس وەکو ئاماژە بۆی بینەران بیزانن کاکە مادەی هۆشبەر ئاڵ دەمون دیاردەیەشی جیانی با پێتان برێم ئەو کێشە و گرفتە تەنها لەسەر ئاستی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەن نییە لەسەر تاپای زیانی بۆ ئامادە بکەین ڕێژەیە ئێمە هەروکو بەڕێزان ئاماژیان پێکرد پێشتر بەڕاستی شەرم بوو خەری باسەوەی بکە ژمارەیەکی زۆر کەم نەبوو بۆ دیاردا پاشان کە سنوورەکان واڵاکران کە خۆمان لە ذاتی بین ئێمە گرنگجی بە وڵات و ئابوو ئاوەدانکردنەوە بدەین خۆمان دەستمان تێدا لە وێرانکردنی وڵاتمان چونکە هێنانی مادەی هۆشبەر بۆ وڵات دەبێت هۆی داڕمانی ئابووری ینی گەورەترین داڕمانی ئابووری لە ڕێگای مادەی هۆشبەر دەکرێت لە بەرسی ئێوە باسی ئاماژەیان ئەو بەڕێزانە بە بازرگان و بە بەکارهێنەر کرد کاکە هەر بەکارهێنەرەکەیە سزا دەدرێت ئایا ئەو چەند لە بازرگانەکان گیراون گوتیان ئێمە پۆلینمان کردووە بەس باوەڕ بکە ژمارەیەک کەم لە بازرگانەکان دەگیرێن وە لە پشت بازرگانەکانیش خەڵکانێکەیە من بۆیە دیسان ڕووی دەمم دەکەمە گەورەترین بەرپرسی ئەم وڵاتە کەسی یەکەم کەسی دووەم کەسی سێم ناویان نادەم هەتا دەگاتە خوارێ دەبێ ئەوانە بێنە دەنگ دەبێ ئەوانە بێنە ناو ئەم کێسانە ئەگەر نا بە جەنابی دادوەر و بە جەنابی بەڕێوەبەر و بە پسپۆرەکی وەکو من ناکرێت سەرچاوەکە بە چێ چارەسەر دەکرێت بە گەورەترین دەسەڵات بابین چێوە دروستە موشیاری تاک لە چۆ دەست پێ ئێستا پێتر ئێم سەڵ بکەن ئێمە شوێنی دروستکردنمان هەیە لەکوێ دروست دەکرێت چۆن دەگوازرێتەوە لەسەر سنوور چێن درست وڵات چۆن دابەش دەکرێت چێ بەکاری دەهێنی با پێت برێم ئەو هەموو نووسیوە ئەم دەمەوێت بەخاڵ با برای دەرهێنش لێمان تووڕە نەبێ کاکە برادەرمان سویتە دەرەوە لە باتیشتی باشمان بۆ بێنێتەوە گوتی لەوێ فێرە مادەی هۆشبەر چت پێ نەکراتەنە ئەومان لۆینایە ئینجا برادەری خراپ ئەو شتانی کە تووشی تاوان دەبن تووشی لادان دەبن دزیە کوشتنە مادەی هۆشبەرە جگەرەیە نێرگەلەیە برادری خراپە قەت ڕۆژێ لە ڕۆژان داک و بابی خراپ نییە مناڵەکەی فێرە شتانەکە کەواتە دەبێت ئێمە ئیش لەو شتانە بکەین بازرگانەکەی بگرە بۆ نایگری بازرگان چێ لە پشتە ملی ڕادێژەشم و سزایی دەدەم بۆ دەرێم دەبێت گەورەترین کەسی وڵات ئەو کێسانە خۆی سەرۆک بێ یعنی من ئێستا کە ڕووی دەم دەکەمە کاک بەڕێز مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەت با خۆی سەرۆک بخایەتی ئەوە بکاتن با وا دەسەڵات بداتە ئەوەی خواردتر هەر کەسێک یعنی یەک کەس بۆ نمونەگرتی بازرگانەکەی دەگرم ئەوەی لە پشتی کێشە شەرمانەکە چێ تۆ چاکسازی ناکەی نارین ئێمە کابینەی و کابینەی چاکسازیە با لێرە دەست پێ بکەین با ئێمە ساڵ یەکەم چاکسازیمان چارەسەرکردی مادەی هۆشبەر بێ وەرە بزان تاوان کەم دەبێتەوە وەرە بزانە ئەوان تر هەم کەم نەبێتەوە بۆیە کاگەر بڕیاریدا لە سێدارەیدا چکاندی کەس ئێمە دەزانم بواریان دەدەم بەڵام ئەو کەسەی دوزاری دووە بوو سێم و چارەم و پێنجەمە چارەسەرەکەی یان گرتنی هەمیشەیە هەتا دێخەمە ژوورێ یان لە سێزاری دەدەم بۆی بیتێ پەن بۆ ئەوانی تر بۆیە نابێت شەرم بکەیت سەیری هینکە چارەسەر باسی وشیاریت کرد دیمەسەر هۆشیاری کاتمە زۆر کەمەوە ئەو لەسەری بۆ هاتم ئیجا دیمە سەر خێزان باوەڕ بکە
دایک و باوک دیسا ڕۆڵی یەکەم دەبینی مناڵی فێرەزگەرە نەکە فێرە نێرگلە نەکە فێرە بەکارهێنانی هەر دەرمانێک بەبێ پسپۆر و بەبێنەکە ئەمە خاریش دووەم بازنەکە دەگەستە نێوەندەکانی خوێندن بەڕاستی دەبێ بەڕێوبەر و مامۆستایانی ناوەندەکانی خوێندن هەر لە باخسەی منداڵان باخسەی زارو تا دەگاتە زانکۆش زانکۆش تێدایە چکە تەماشای تەمەنەکە 18 ساڵی 35 سل دوای لە هەردوو ڕەگەست کاکەمە زۆر گەورەیە کارەساتیشی گەورەی ئەوەش ئافرەتیش بادەی هۆشبەر ئیتر تاوانەکایتر زۆر لەژێر پەردە و لەژێر هندێتن بۆیە اینجا دێمە سەرەوە لە کاتی کە لە دادگای نێوجوانان بوو لە خوار هێژدەشمان زۆر هەبوو ئاڵودی ئەوە باسی گەورانت کرد بەس ئەم کاتی کە لە دادگای نێوجوانان نەت لە گرتوخانەی کە لە گرتو لە دادگای نێوجوانان بوو خوار هێژدەش هەمانە هەر کارەساتەکە ئەلێرەیە سارەی دەکەی ئەمە هەرزەکارە هی دەکات ئینزانات بەسەر وەزارەتی ئەوقاف ڕۆڵێکی دەبی سەرەکی بینی مامۆستایەکان دەبێ بەڕاستی بێنە سەر بڵنگۆ و هاوار بکەن چکە لە ڕێگای کورد لە 1995 ئیسلامە وەرە ڕۆڵی خۆت بینە مامۆستا زۆر زەڕوریشە وەزارەتی ڕۆشنبیری کوا لەکوێیت هەموو کەناڵەکان ینی ئێستا ئەو بەرنامەی لێ دەرکە ئەوای تر ئەمنەوە یەکەم جارە لەسەر ئەوانە هینکاو وڵی زانکۆی سەلاحدین ئێمە مانجی پێنج کۆنفرانسێکی تایبەتمان کە لەسەر مادەی هۆشبەر بەس بەڕاستی پێویستە بچێ ناو خەڵک وشیارکردنەوەی خەریک زۆر گرنگە زۆر باشە دکتۆر جیان ئیتر دیارە بە پەلەی کاتمان وڵی ئەو هەبیرە ئەو زۆر دەژێت دەستەکانت زۆر خۆش ئەممان بێکەوە تایبەتی هەبێت لەو بادەی هۆشبەر تایبەتی هەبێت تەرخام ناکرێت ئەوانەی ئێمەش هیوادارین وەزارەتی ناوخۆ مەتریالمان زیاتر بداتێ هەتا بتوانین پرۆگرامێکی تایبەتی داواتی لێ دەکەم بژارجیان داوا دەکەم و کەسانێک لە مادەی هۆشبەر ڕزگار بووینە ئەوانە پێشەگەر نمونن دەبێ بێت ئەوە قسە بۆ خەڵک بکەن ئەوانە ببنەوە ناو گورت و خانەکان لەوێ نمونە بن و خەڵک چاویان لێ بکە ئەگەر ناچارە سەلاک لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم هیوای شەوێکی خۆشتان بۆ دەکەم زۆر سپاس بۆ میوانەکانیش.